بینەرانی یازی سلااوێکی گەرمتان پێشکەش بێت. هەروەک ئاگادارن ڕۆژی سێشەممە 20 جۆزەردان لە ژووری هاوبەشی رادیۆ دیالۆگ و ڕاوێژ بە بەشداری هاوڕێ ئیبراهیم عەلیزادە کۆڕێکی پرسیار و وڵام بەڕێوەچوو کە تێیدا هاوڕێ ئیبراهیم وڵامێکی کۆمەڵێک پرسیاری کە پێشتر بۆ بەڕێوەبرانی ژوورەکە ناردرابوو و هەروەها ئەو پرسیارانەی کە ئامادەبوانی کۆڕەکە کردیان دایەوە. ئەو بەرنامەی لە تۆڕە کۆمەڵایەتیەکاندا ڕاستەوخۆ بڵاو بۆتەوە. لە بەرنامەی ئەمڕۆی تلوزێنی کۆمەڵەدا بەشی یەکەمی پرسیار و وڵامەکان بڵاو دەکەینەوە. هەموو قسە و باسەکە بە تەکمیلی لەسەر تۆڕە کۆمەڵایەتیەکان لەبەردەستایە. فەرموون ئێوە و بەشی یەکەمی پرسیار و وڵامەکان. سلااوتان ئەرز دەکەم، زۆر بەخێرن بۆ ئەم بەرنامەی هاوبەشی ڕاوێژ و رادیۆ دیالۆگ. هەروەکو ئاگدارن ئێمە پێشتر ئەم پۆسترێکمان بڵاو کردەوە، باسی ئەومان کرد کە ئەم وەزعیەتی سیاسیەکە لە کوردستان و لە ئێرانە و لە ناوچەکە هەیەوە، بە تایبەت لە ڕابطە لەگەڵ ئەحزابە، بۆ بێ ئێمە بەرنامەیەکی تایبەتی هەرماوەیە جارێک لەسەردا بنین. لەگەڵ بەڕێز کاک ئیبراهیمی عەلیزادە قسەمان کردووە، قەرار وایە هەردوو هەفتە جارێک ئەونەی کە بکرێەوەوانە ئەو شتانەی کە ڕوو ئەدات ئێمە لە کلاب هاوس باسیکەین. ئەمە لەو زنجیرە بەرنامانە بەرنامەی یەکەمە بێت. لە ڕۆژانی داهاتوویشا ئێمە هەرکاری هاوبەشی ڕاوێژ و رادیۆ دیالۆگ دکتۆر مێردادی دەرویشپور لەسەر بەرەی ڕاستی ئفراتی ئێران کارەکە کە مامۆستای زانکۆیە، هەروەها بەڕێز کوبرا خانمی کەریمی کە دەروون ناسە لە سوئێدا لەسەر ئەو کێشانەی کە لە کوردستان ئێستا لەو ماوە زیاتر بووە بۆ کێشای دەرونی، ئەو بەرنامەمانە بێ. بەرنامەی ئەوڕۆ 2 سەعاتە، بە هیواین لەسەر 2 سەعاتەکە تەواوی بکەین. ئێمە پرسیارایەکمان ناردووەتە خزمەتی بەڕێز ئیبراهیم عەلیزادە، ئەو باسەکەی دەست پێیەکە، دواتریش ئەونەی کە بکرێت چەند بەڕێز ئێرینە سەر بۆ ماوەیەکی کورت کە پرسیوار و تێبینیەکانیان مەترەحکەن. هیوادارین بتوانین ئەو جۆرەیە کە تەوافقمان کردە لەگەڵ کاک ئیبراهیمە لە 2 سەعاتە بەهۆی کارهایە کە هەیەی لە 2 سەعاتە تەواویکەین. فەرموو مایک لە خزمەتانە، بە زۆر بەخێر بیت کاک ئیبراهیم گیان. ئەرز سڵامە لە خزمەت هەموو بەشداروانی ئەوە تاغا و هەروە زۆر سپاس بۆ ئەو هاوڕێیانش کە ژوورەکە ئیدارە دەکەن و کولەن ئەو بەرنامانیان ڕێخستۆ. بەڕاستی جێگای ڕێز و تەقدیری هەمووانە. ئەو پرسیارانەی کە کاک هاوڕێ محەممەدی خاچی نردوێتی بۆ من، خۆیان لە خۆیاندا جامعن، ینی بەحسێکی تێر و تەسەر هەڵدەگرن. لە بەرچاوگرتنی وەختەکەمان من هەوڵ دەدەم بە کورتی جوابی ئەوان بدەمەوە و لە هەمان کاتدا لە دووتۆی جوابەکاندا ئەو وەزعیەتی سیاسی ئێستا و ئەولەوێتەکانی ئەمە و چی خولاسە مەسئلەی مهمە تا ئەو جگای کە بە زەرفێتی 2 سەعات هەڵدەگەڕێتەوە بێجواب نەمێنێتەوە. پرسیاریان کردووە کە وەزعی کوردستان بە گشتی چۆن دەبینین. منزوریشان کوردستان وەکو کوردستان هەموو پارچەکانی کوردستانە. لێکدانەوەی وەزعی هەموو پارچەکانی کوردستان ئێستا لەوانەیە لە پرسیار و وەڵامێکی ئەوەدا نەگونجێ، بەڵام من سەبارەت بە هەر کام لە پارچەکانی کوردستان چەند وتەیەکتان عەرز دەکەم کە دەواازەیەک بێ بۆ بەحسی زۆرتر. کوردستانی باکوور لە گرنگترین مەسئلەی ئەو هەڵبژاردنەی ئەخیر بوو کە لە نەتیجەی ئەو هەڵبژاردندا ئوردوغان هاتە سەرکار و دووبارە چەند ساڵی دیکە ئەو نەهامەتیانەی کە ئەو کابرا دەگەڵ خۆی هێنابووی بۆ ئەو وڵاتەوە بۆ گەری کوردیش لە کوردستان، ئەوانە هەر بەردەوام و ئیدامەی دەبێت، دەتوانێت ئیدامەی بێنی. لەو نەتیجەی ئەو هەڵبژاردنە دیارە بەدڵی زۆر کەس نەبوو، بە تایبەت دڵی لایەنی کوردی نەبوو، و بەڵام هەڵبژاردن بە هیچ وەجه ئەو بارودۆخی ئێستا پێناسە ناکە، ینی نیشان نادا کە وەزعیەتی واقعیەکە چۆنە. کەس
هیچ کۆمەڵناسێک تەنیا لە بەرچاوگرتنی ئاکامەکانی هەڵبژاردنە ناتوانێت بڵێ کە وەزعەکە چۆنە، هاوسەنگی هێز چۆنە، براوە چێیە، دۆڕاو چێیە، بەو معنای واقعیەکەی. بینی دەڵم ئەوە پێناسەی وەزعیەتەکانەکە. مەسەلا ئەوە نییە کە لانی کوردی چ ناو ئێتلافێکەوە، ئایا چونە ناو ئێتلافە دروست بوو یا غەڵەت بوو یا گەر نەچوو با چ دەبوو، ئەگەر چوو چی ڕوویدا. مەسەلا ئەوە تەمەنیشی خۆیانە، ئیشی خۆیانە. من قسە لەسەرەوە ناکەم. من قسە لەسەر بارودۆخێک دەکەم کە ئەم بارودۆخە لەلایەن دیکتاتۆری دەسەڵاتدار بە ناوی دموکراسیەوە لەو وڵاتە بەسەر ئەو هەڵبژاردنەدا نازر بوو، بە تایبەت بەسەر لایەنی کوردیدا نازر بوو. ئەوان لە شرایطێکدا ینی لایەنی کوردی، حزبە کوردیەکان یا حزبی کوردی لە واقعدا لە بارودۆخێکدا پێینا ئەو هەڵبژاردنەوە کە زۆربەی ڕەهبەران و کەساتی ناسراوەکانی لە زینداندا بوون. بەشی زۆری شارەدارەکان کە لە هەڵبژاردنەکەی پێشوودا بە دەنگی خەڵک هەڵبژێردرابوون، هەمووی یەکی پەروەندەیەکی ئەستوریان بۆ بناڕەوە بۆ هەڵبەستبوون و خستمویان زیندانەوە. ئەوەی کە لە زیندانیشدا نەبوو مەحروم بوو لە حقوقی اجتماعی لەژێر چاوەدێری و تعقیبدا بوو. ئەوە جارە تاوجگای باوە ڕەهبەرەکەیان ڕەهبەری ئەو جریانە لە زینداندا بوو. چه ڕەهبەری چه عەبدوڵڵا ئۆجەران وەکو ڕەهبەری باڵی نظامیەکەیان و چه سەلاحەدین دمیرتاژ وەکو ڕەهبەری باڵێکی سیاسی و فعالی سیاسی ئەوشە لە زینداندا بوو. بە هیچ جۆرێک لە جۆرەکان شرایطێکی مساوی بۆ تەبلیغات و بۆ پرۆپاگەندەی هەڵبژاردن بۆ هەمویان وەکو یەک وا نەبوو. دەوڵەتی ئۆردوغان هیچ کۆڵەترین نەرمشێکی بەرامبەر بە لایەنی کوردی لەو تووری ئەو ماوەدانیشان نەداوە، تەنانەت وەکو تەبلیغاتی هەڵبژاردنیش ئەو کارەی نەکرد. ینی وەکو ئێسلا تەبلیغاتێک بۆ ڕاکێشانی دەنگی جەماوەری خەڵکی کوردستان. لایەنەکەی دیکەش کاوە پەیمانیان بوو هەر بەو جۆرە. هەمویان ئەوە ئەگەر و ئەمایان دەخستە سەر ئەو مەسەلانەی کە مافی کوردانی تێدا ممکن بوو بەدی بکرێت تا ڕادەیەک کە هیچی تەقریبەن پێوە نەدەما. ئەوە وەضعی کوردستانی باکوورەوە ئێستاش کە هەڵبژاردنەکە بەو نەوعە ناعادڵانە، ناڕەوا، نادیموکراتیک بەڕێوە چووە، دەوڵەتی ئۆردوغان هیچ نیشانەیەک لەوە دیار نییە کە نەرمێک بەرامبەر خەڵکی کورد بنوێنێ یا ئاسۆیەکی بەسلا ئاشتی خوازانە و دموکراتیک بۆ چارەسەرکردنی بەشێک بۆ مەسەلەی کوردیا دابینبوونی بەشێک لە داخوازەکانی خەڵکی کورد تێدا بەدی بکرێت. ئەوە وەزعی ئەوەیە. لە موردی کوردستانی باشوور دیارە لەسەر زەمینەی ناڕزایەتی خەڵک لە جۆری حکومڕانی لەو هەرێمە دەوڵەتی مەرکەزی هەموو زەختەکانی بۆ مەحدودکردنەوەی قەوارەی جۆغرافیایی، سیاسی، ئابووری و هەریمە چڕتر کردوێتەوە. ینی لە فرسەتی استیفادەی کردووە، لە فرسەتی ئەو ناڕزایەتی کە لە ناو جەماوەردا هەیە، لە فرسەتی ئەو ناکۆچیانەی کە لە ناو حیزبە سیاسیەکاندا هەیە، لە فرسەتی ئەو فشارە دەرەکیانەی کە بەسەر هەرێمی کوردستانەوە هەیە، هەمووی ئەوانیان لێک داوەتەوە و لەو بارودۆخیان بێسلا قۆستۆتەوە بۆ ئەوەی کە قەوارەی جۆغرافیایی، سیاسی، ئابووری و هەرێمە مەحدودکەنەوە. بەپێی ئەو بۆچوونانە، بەپێی ئەو سیاستێک کە گرتویانتە بەر، ئەوانش دەسەڵاتی یاسا پێداون. ینی ئەوانە دەسەڵاتێک نین کە بە شێوەیەکی اختیاری کەڵکیانی وەرگرت. ئەوانە بوو دەسەڵاتی یاساین، دەسەڵاتی یاساین کە حکوومەتی فدراڵ پێداون. و کە باسی ئەو دەسەڵاتانە بکەین و باسی ئەو ئاکامەکانی بکەین، و جار بۆمان معلوم دەبێت ئەو بۆچوونەی کە دەڵێ فدرالیزم مەسەلەی نەتەواتی چارەسەر ناکە چەندە لێرە لە هەرێمی کوردستان نمونەیەکی زیندوو واقعی خستۆتە بەرچاو. جارێ بەپێی هەر ئەو دەسەڵاتانە پارلەمانی هەرێمی کوردستانیان لە شەرعیەت خستووە. ئەوە بەپێی هەر ئەو دەسەڵاتانە پێشی ئەوەی کە ئابوورێکی سربەخۆیان هەبێ پێشی ئەویان گرتووە. چونکە لە قانونی فدرالیدا دەڵێ بەرنامە
ئەمەی کەڵانی اقتصادی وەکو مەسەلەن سەد لێدان وەکو فرۆشینەوە وەکو چاپی ئەسکناز وەکو ئەوانە جۆری ئابووری کەڵانن و ئەوە لە اختیاری حکوومەتی منتەقەیدا نییە ئەوەشان لێ سندونەوە جۆغرافیاکەشان محدود کردوونەوە بە پێی دەسەڵاتی نظامی چونکە ئەرتەشانەوان هەیە هەرێمی کوردستان ئەرتەشی نییە ئەو پڕەکەی هێزی هەیە بۆ ئینتزاماتی ناوخۆی دێ ئەوان بە خۆمەژی هێزی هەوایی و هێلیکۆپتێر و تۆپخاوانەی سەنگین و هاوکاری ئێران و هەمووانە کەرکووچیان گرتەوە بەشەی لە شوێنەکانی کەش کە جێی ناکۆچ بوون ئەوانەشان کردەوە و ئێستاش هەموو ڕۆژێ شەریان پێ دەفرۆشن هەموو ڕۆژێ لەو ناوچانەی کە بسلا کورد و غێرە کورد دەجەواریەکردان بە هەمکاری دام و دەستگا مەرکەزیەکان هەموو ڕۆژە بەشێ لە زمینەکانیان لێداگیر دەکەن یا فشاریان بۆ دێن بۆی بەجێ بێڵێن و هیچ یاسایەک شتێک کە پشتیوانیان لێ بکە ئەمە وەزعیەتە کە پێمان دەڵێ نظامی فدراڵی لەوێ نەتەنیا مەسەلەی کوردی چارەسەر نەکردووە بەڵکە لە نمونەیەکی زۆر عینیدا خەریکە تەناقوزاتی دەردەکەوێت وەی بە هەر حاڵ وەزعیەتەکە لەوێ ئێستا زۆر سەخت و دژوارە بۆ حکوومەتی هەرێم تەنیا ئەوە نیە چەندین فشاری دیکەشیان بەسەرەوەیە فشاری دەوڵەتی تورکیا کە و بەشێک لە خاکی هەرێمی کوردستانی داگیر کردووە فشاری دەوڵەتی تورکیا کە ئێستا حاضر نییە بە ڕاشکاوی و بە شەفافی قەراردادەکانی نەوت بخاتە ڕوو و خەریکە باجەکەی لە هەرێمی کوردستان دەستێنێ باوکو ماوەی زیاتر لە مانگێک گوزەراوە لەسەر ئەوەی کە فرۆشینەوت ڕاوەستاوە بەڵام هێشتا بە دەلیلی ئەو مەوانعی کە لەسەر ڕێگایە ئەو نەفتە نافرۆشێت کەچی ئەوان دەبێت 400,000 بەرمیل نەفت ڕۆژانە تەحویل بدەن کە بۆیان تەحویل نادرێت بۆ کە بودجەی شایستەی خۆیان پێ بدرێت ئەوە جارێ ئەو فشارانی تورکیا لەگەڵ کۆمەڵێک فشاری دیکە کە زۆر جگای باس نە لێرە فشاری دەوڵەتی ئێرانە کە دەزان مەرزەکانی لێتەنی و ئەندێ خاڵە سنوورەکان کۆنتترۆلکە هەڕەشە دەکا بەسەریانەوە ئەوەش فشاری لە پاڵ فشاری دەوڵەتی عراق دەوڵەتی مرکزی عراق بۆ شێوە فشاری دەوڵەتی تورکیا فشاری دەوڵەتی ئێران ئەوەش ئیدامەی هەیە و مزافەنیش ئەمانە خۆی ینی کێشە و ناکۆچی لە ناوخودی هەرێمی کوردستانیش زیاد کردو لە وەزعیتێکی دەزانین بەڵام خەڵکی هەرێمی کوردستان وت وەنەک هەر خەڵکی وتە دەسەڵاتی سیاسەکەشی لە وەزعیەتی لە ژێر بارودۆخێکی دژواردا بەرەوچۆ دەچێت هیچ ئالتەرناتیڤێک فعلەن لەوێ نییە کە بڵێن ئەوە جێگرەوەی ئەو وەزعیەتە یا وەڵامێکی ڕاشکاوانەی هەیە بەرامبەر بە وەزعیەتە ئەوەی کە معلومە ئەوەیە کە زۆر نیشانە هەیە کە پێمان دەڵێ دەوڵەتی تورکیا دەوڵەتی ئێران و دەوڵەتی مرکزی عراق و تەنانەت دەوڵەتیشی ڕەزیلی بە حاڵحاڵ سەر پێی خۆراوەستاوەکو بەشار ئەسەدیش ئەوانە هەمویان لە اتفاقێکی احتیمالەن ڕسمی وەیە ناڕسمی بە عەمەلیدا کەوتونە خۆ بۆ ئەوەی کە نەهێڵن دامەزراوەیەکی بنیای کوردستان یا نەهادێکی کوردی بە هەر دەرەجەیەک کە بەسلا لە سربەخۆیی نزیک بوو بێتەوە یا لە مافی دیاریکردنی چارنووز یا لە بروسکەیەک لە حقوقی پێشلکراوی نەتەواتیان نزیک بێتەوە ئەوە سەقامگیر نەبێت چونکە پێیان وایە سەقامگیربوونی ئەوە جێکەوتنی ئەوە ممکنە دەریسە دروستکا بۆ ئەوانیش لە پارچەکانی دیکەی کوردستان بەرژەوەندیەکی هاوبەش ئەوانی لەسەر ئەو مەسەلەیە ڕێخستۆ ئەوە ناتوانێت ئەو فشارانەی کە ئەم دەوڵەتانە دێنن ئەمانە تەسادوفی بێ من لەو بڕوایەدام کە ئەوەی کە کۆماری ئیسلامی ئێستا زەختی خستۆتە سەر بە ئیستلاح بەناو حیزبەکانی ڕۆژهەڵات و هێزی کۆکردوتەوە هەڕەشەی تۆباران ئەوە دەکا کەمترین مەسئلەی هێزە کوردەکانن لێرە لە هەرێمی کوردستان بەڵکە زۆرترین مەسئلەی یەکەم خودی هەرێمی کوردستانە دووهەم جەماوەری خەڵکە لە ڕۆژهەڵاتی کوردستان دەی هەوێ بە زەخت خستنە سەر ئێمەمانان و احیانا ناچارکردنی هەرێمی کوردستان بە نوعێک سازش کە سومعیان لای خەڵک خراپکە اعتماد بەخۆیان لێ بستێنێتەوە نێوبانگیان لەکەدارکە یەک لەلایەکەوە ئەو فشارە بۆوان بێنێ و مەجبوریان کە بە سازشایەک
کە دڵخواز نەبێ بۆیان و لە لایەش کەشەوە بە فشارهێنان بۆ سەر حەزبە کوردیەکان و بە ئێمە و بە هەوڵدان بۆ جێبەجێبوونی ئەو داخوازیان ناڕەوانە کە هێتی وڕێی جەماوەر لە ناوخۆی کوردستان دابەزێنێ و زەربەیەک لە خەباتی جەماوەری لە ڕۆژهەڵات بدە. یعنی ئەوەش هەدەفی جمهوری ئیسلامی. ئەمانە هەمووی کە تێک دەخەیەوە تەماشا دەکەی دەتوانین ئەوە بە ناوی پیلانێکی منتەقەیی کە چاوپۆشیشی لە دەکرێت چاوپۆشی لە دەکرێت مەسەلەن فەرزکە رووسیا چاوپۆشی دەکات لە ئوردوغان کە ئەو هەموو هەر ئێستا مەسەلەن ناوچە بەبێ هۆ ناوچەکانی ژێردەسەڵاتی ڕۆژاوە بۆمباران دەکات و هەروەها ئەو بەسلا ئەو فشارانەی کە لایەن دەوڵەتی بەشار ئەسەدەوە دێکە بۆ ئەوەی بیان چێشتە قەتیسیان کەنە ناو چوارچێوەیەکی مەحدودی کە هەتا ئەو ڕوسکە مافانەی کە بە زۆرش بەدەستیانێناوە ئەوانش لەدەست بدەن. ئەوەش وەزعی لە واقعدا وەزعی ڕۆژاوایە. ڕۆژاوا لەژێر فشاری چی چەند لایەنەدایە لەلایەکەوە چاوپۆشی زلهێزەکان بەرامبەر بۆ پێشێلکردنی مافەسەرەتاییەکانیان و پێشێلکردنی دەستکەوتەکانی تا ئێستایان لەلایەکەوە فشاری دەوڵەتی تورکیا بۆ مەحدودکردنەوەیان ئەوە لایەش کەشەوە فشاری دەوڵەتی مەرکەزی و ئەوە ناتوانێت بەبێ توافقێکی زمینی جمهوری ئیسلامیش کرابێ. ئەوە لا هەموو پێمان دەڵێکە بەداخەوە کێشەی کورد لە بارودۆخێکی دژواردایە و ڕێگاچارەیەکی بەسلا ئیستیسنایی و دراماتیکی دەوێت کە دەبێبیری لە بکەینەوە سا مۆزۆی ئەو شەو نییە کە چ ڕێگایەک دەبێت ڕەچاو بکرێت. وەری دەمەوێت کە لە جوابی ئەو پرسیارەدا کە بارودۆخی پارچەکانی کوردستان و وەزعێکی کوردستان چۆن دەبینین ئەو چەند نوکتێتە عەرز بکەم. مەسەلەی دیکە کە لە پرسیارەکاندا هەیە کولەن هەڵدەگەڕێتەوە بۆ وەزعی عمومی ئێران و لە واقعدا شۆڕشی ژینا. لە سەر مەسەلەی شۆڕشی ژینا ئێمە پێشتر قسەمان زۆر کردووە و شاید لازم نەکات زۆری لەسەر بچین. شۆڕش بە بڕوای من شۆڕشی ژینا بە هەمان ناوەڕۆک بە هەمان ئامانج لە سەنگەری جیاوازدا بەردەوامە. ئەوە ئیدعایەک نییە سرفەن لە خۆشببینی یا خۆشباوەڕیەوە سەرچاوی گربێت. ئەو واقعیەتاش عینی پێمان دەڵێ. من پێشتر قسەم لەسەر ئەوە کردبوو کە شۆڕش یا انقلاب حادسەیەک نییە، ڕووداوێک نییە، بەڵکە ڕەوتێکە، بەڵکو ڕەوەندێکە. و لە کۆمەڵناسی زانستیدا ئەمە شۆڕشی سیاسیمان هەیە و شۆڕشی کۆمەڵایەتی. شۆڕشی سیاسی ڕووی لە گۆڕین دەسەڵاتە و ڕووی لە ڕوخاندنی ڕژیم و هێرانە سەرکای ڕژیمشی دیکەیە. شۆڕشی کۆمەڵایەتی نەکە ڕووی لە گۆڕینی ڕژیمە واتە نەکەر مناسەباتی بینی خەڵک و ڕێژیم دەگۆڕێ، بەڵکو ڕووی لە گۆڕینی مناسەباتی نێوان ئینسانەکانیشە، وەکو مناسەباتی کرێکار و سەرمایەدار، ژن و پیا و نەتەوەی بنبەست و باڵە دەست. باسیەوەشمان کردبوو کە لە بینی ئەو دوانەدا لە بینی شۆڕشی کۆمەڵایەتی و شۆڕشی سیاسیە دیوارێکی چین وجودی نییە. یعنی ئەوانە لە ناو دڵی یەکتردا پەروەردە دەبن. بۆیە لە بۆچوونی ئەمەدا جیاکردنەوەی ئەوانە جیاکردنەوەیەکی مێکانیکیە. بە چ نەتیجەیەک دەگا ئەو تێکەڵاو بوونە ئەو هاو سنووربوونەی ئەو دوو شۆڕشە بە چ نەتیجەیەک دەگا ئەوە هاوسەنگی هێز دیاری دەکات کە بە چۆمان دەگەێنن. بەڵام ئەو مقدمەیە بۆیە دەڵێم کە ئەمە پێمان دەڵێ بەو مانایە دوو دەستە فاکتان دوو دەستە کە هەردوو دەستیان پێمان دەڵێ کە ئەو شۆڕشە هەم بە مانای کۆمەڵایەتیەکەی و هەم بە مانای سیاسیەکەی بەردەوامە. دەستەیەک لەو فاکتانە مربوطن بە ڕێژیم، ینی ئەوانەی کە ئەمە بە چاو لێکردن لە نێوچاوانی ڕێژیم، لە کردداری ڕێژیم، لە هەڵسوکەوتی ڕێژیم دەتوانین وجودی خۆمان مەوجودیەتی خۆمان وەکو شۆڕش ببینینەوە. وەختێک کە ڕێژیم کاری مەسەلەن بۆ نمونە چەند میسالتان بۆ باس بکەم کە نیشانەی سەرلێشێوایی و شپەرزەی وەزعی ڕێژیمە. ئێوە فکر لەوە بکەنەوە چۆن دەکرێت ڕێژیمێک شپرزە نەبوو بێ بەڵام چەند هەزار مەدرسەی کچانە لەسەر تاسەر ئێران ژاراوی بکە.
خۆیتر ئەوە واضحە کە بەبەر چاوی ئەوان کرا بە تاییدی ئەوان کرا بە چاوپۆشی ئەوان کرایە بە بەرناو نەخشەی ئەوان کراوە بەڵام تۆ چۆن ئیدعا دەکەی کە خەریکی ئەو وڵاتە ئیدارە دەکەی بەڵام مەدرسەی کچانە دێنی سەمی ژاراوی کسان ئەترسێنی ئەنتۆ بە ئیستیلا دەیانتۆخێنی لە مەدرسە گوریزانیان دەکا خانەوادەکانیان نیگەران دەکا ئەوە چ جوورە یعنی ئەگەر شپرزە نەبی ئەوە چ جوورە ئیدارەکردنی وڵاتێک یا مەسەلەن دەبینی بۆ سەرکوتکردن لە چەقۆچێش و لات و زیندانیانی سیاسی خەتەرناک و لەوانە کەڵک وەردەگرن یعنی وە دیارە هێزی سازماندرا و ڕێکخراوی خۆیان کفایەت ناکە بۆ ئەوەی کە بتابقی نەخشەیەک شۆڕشەکە کۆنتترۆل کەن مەجبور دەبن بچن چەقۆچێش و لات و کەسی ئەبەونەوە بدۆزنەوە و بەریان بدەنە گیانی جەماوەری خۆپیشاندەر و خەڵکی ناڕازی خۆبەوە هەمووشان دەداکەوە لەگەڵ وەزەش عادی بەرەڕوونی یا مەسەلەن چەند ساڵە لە تەپڵی دژمنایەتی لەگەڵ عەرەبستانی سعودی لە دەدەن بەپە لە پروزە دەستن دەگەڵی ئاش دەبنەوە نیگەرانن لە مەسەلەن لە نەقش و دەورێک کە مەسەلەن ئەحیاناً عەرەبستانی سعودی بە هەر شکلێک لە شکلەکان هەی بێ بۆ سەر ئەو وەزعیەتە یا بەپە لە پروزە کەوتونە سەرەوە کە بە جۆرێک لە جۆرەکان نیمچە بەرجامێک هەر چۆنێکی بۆ ساخکەنەوە ئەوە تەمەشای ڕۆژنامەکانیان بکەن تەمەشای شێشەکانی خۆیان بکەن بە وازەحی شپرزەی ئەو دەسەڵاتان بۆ دەردەکەوێت هەتا لە هەڵوێست و سیاسەتی ڕسمیشیاندا ئەمانە نیشان دەدا کە بە دیتنی هەڵکی کەوتی ڕژیمیش ئێمە بۆ نسبە دەگەین کە ناخەبەرێک ئەوان نییە ئەگەر ئەوان ڕاست دەکەن هەموو شتێک چۆتەوە مەجێی خۆی و دامرکاندۆتەوە باشە ئەو هەموو شپرزەی و سەلێ شەواویە چیە بەڵام لەوە مهمتر بەڕاستی لە ئەویش خودی جەماوەرە ئەوە تەمەشا بکەن لە شەهریوەری 26 شەهریوەری 1401ەوە کە شۆڕشێژی ناسەری هەڵدا و دەستی پێکرد تا ئێستا ئێمە سەنگەرهایکی یەکجار زۆر جۆرا و جۆرمان هەبووە کە تێیدا ئەو شۆڕشە خۆی تعریف کردووە خۆی ناساندووە لە پێش هەمویاندا تەزاهوراتی خیابانی بوو دوای ئەوە اعتراضات بوو بۆ مەسئلەی حجاب دوای ئەوە ئەو جموجۆڵانە بوو کە لە دانیشگاکان و لە مەدرسەکان و لە هەمووانە کرا دەبینین کە لە نەتیجەی ئەو وەزعیەتە لەنچەی ئەو ئیدامی ئەو مبارزەیە بوو کە جنبشی متالەباتی دوای سەر هەڵدەدا اعتراضاتی کارگەران دەست پێ دەکات و پلەیەک بانتر لەوەی پێشوو اعتراضاتی معلمان اعتراضاتی خانەنشینان هەموو ئەوانە کە چاو لە ناوەڕۆژیان دەکەیت تەماشا دەکەی یەکی هەر کامەیان لە ڕووی شعاریانەوە لە ڕووی دەرەجەی سازماندەهیانەوە یەک سەر و گەردن بانتر ئەسەن لەوانە بگوزارین چاو لە زیندانەکان بکەن تەماشاکەن لە زیندانەکان چ خەبەرە ئەو نامانەی کە دەنووسرێن ئەو جەسارەتەی کە مۆنزەدات لە حرەکاتی زیندانیاندا مەسەلەن بۆ نمونە سپیدەی قولیان بەو جەسارەتە لە زیندان دێتە دەرێ خامنەی زەحاک میکەشی مەزیرە خاک 10 دقیقە دوای دەرگای زیندانیان بۆ کردەوە و 3 ساعت دواتر دووبارە دەیبەنەوە زیندان و مێشێکی میوان نییە یا ئەو نامانەی کە مەسەلەن نەرگسی مەحەمەدی نووسی ئەو شعارانەی کە ئەو نامانەی کە باقی مەسەلەن وەکو نامی ڕەزا شەهابی و کەیوانی موحتەدی و گۆڕوخی ئیرایی و هەموو ئەوانە یعنی یەک بە یەک هەر کام لەوانە هاندەر بوون لە دەرەوە و مەوزوعی اعتراضات و مەوزوعی هاندانی جەماوەر بوو ئەسەن لەوانە مهمتر هەر کەس کە شەهید بوو هەر کەس جانی بەخت کردووە لەو جەریانەتا بە دووی خۆیدا کۆمەڵێک ڕووداوی خۆڵخاندووە یعنی بە گیان بەختکردنی خۆشی ڕووداوی خۆڵخاندووە سێ ڕۆژان مەراسمی خاکسپارەکەی مەراسمی سێ ڕۆژانە مەراسمی حوتانە مەراسمی چلانە مەراسمی ساڵگەر ئەوانەی بۆ ڕۆژێکیش قەتع نەبووە ئێوە مەسەلە مقایسەی بکەن لە دەهای 60 لە ساڵی 67 چەند هەزار کەسیان لە گۆڕای بێناونیشاندا دەفن کرد هەتا جەماوەر خەبەریشی نەبوو لە وەزە مدەتها دواتر معلوماتەکەی بڵاو بوو ئەمە نیشان دەدا شتێک گۆڕاوە لە وڵاتە ینی ئەگەر بە تەشخیصی خۆیان و جەماوەرە
لە ڕووی عقلی سەلیمەوە متوجه بوون کە تەلەفاتی زۆرتردان لە خیابان ئیتر زەرەر دەگەیەنێ و پێویستە بەوەی کە ئەمان پشوویەک بدەن جەماوەر پشوویەک بدا تا زەرفیەتی جەماوەری تربوون و زەرفیەتی ئەوەی کە ئیتر سەرکوبکردنی بەو شێوەیە ئاسان نەبێ و ئەمەلی نەبێ تا ئەو زەرفێتە پەیدا دەکەن ئەرساهایکی دیکە فعال بێتەوە خۆ ڕاستە ڕاهبەریەک نەبوو ئەو تەسمیمەی گرتە بێ بەڵام خوداگاهیەک لە ناو ناخی جەماوەردا سەری هەڵدا کە ئیمکانی دا بەوەی کە نەخشەیەکی ژیرانەتر و مقاومەتێکی درێژماوەتر دابڕێژن ئێمە و هەم زۆر کەسی دیکەش دەیانکرد کە ئەو نەوە هەراهوریایی کە جناحی ڕاست دروستی کردو بە کۆمەجی تەبلیغات و ئیمکاناتی تەلەڤیزیۆنی و میدیای ئەوانە کە هەیانە کە خەڵک لەواقعدا بە خۆشباوەڕی بە سەرکەوتنێکی ئاسان هەرزان زوو درەست بۆ ئومێدەوار دەکەن ئەوە واقعی نییە و ئەو مبارزەیە پێی دەوێت تا سازمان دراوتر بێت تا ڕەهبەرانی خۆی لە دەرونی ئەو وڵاتە پەروەردە بکە خۆی ئامادە بکە نهایەتەن بۆ زەربەی نهایی ئەوە کەیە خۆ دەبێت پرۆسەی تەکاملەکەی ڕۆژ بە ڕۆژ ببینین بۆیە تەسادفی نییە کە مەسەلەن ئەمڕۆ تەماشاکەن جمهوری ئیسلامی هێرشی بردووە سەر چووە هێرشی بردووە سەر ئەو خانەوادانەی کە دێن بۆ دڵنەوایی یەکتر سەردانی یەکتر دەکەن لەو سەری ئێرانەوە تا ئەو سەری کوردستان دێن لەسەر مەزاری ژینا کۆ دەبنەوە و قسە دەکەن و یەکتر دڵنەوایی دەکەن و ئومێد دەدەن بە یەکتر جمهوری ئیسلامی دەزانێ ئەوە خەتەرناکە سەردانی خانەوادەی زیندانیانی سیاسی دەکەن دەیانگرێت دەیانبات جەریمەیان دەکا وەسیقەی درێژماوەیان بۆ دادەنێ حکمی زیندانیان بۆ دەبڕێتەوە بۆچی ئەو حرەکەتیشی مەدەنیە بەڵام دەزانێ ئەم حرەکەتانە جەوهەرەن لە نەوعی ئەو حرەکەتەن کە جنبشی ژینا لە هەڕەتی بەسلا گەشە و سەردانی سەرەتایی خۆیدا ڕەچاوی کرد بۆ دەزانێ ئینتیهای ئەو ماجرای کوێیە ئەوە هەموو بە ئێمە دەڵێ کە ئێمە دەبێت ئومێدەوار بین و نەکە ئومێدەوار بین هەوڵ بدەین بە هەموو توانامانەوە هەموو ئەو مانعانەی کە لەسەر ڕێگای هەرەسەندنی ئەو شۆڕشەیە هەموو مانعانە سعی بکەین هەنگاو بە هەنگاو لابدەین بۆیە زۆر دەتوانین قسە لەو بارەوە بکەین بەڵام من پێم وایە هەموو ئەوانەی کە باسی شکستی ژینا دەکەن شکستی شۆڕشی ژینا دەکەن لەواقعدا زۆر ئینقلاب دەرکێکی دروستیان لە شۆڕش نییە شۆڕش یەک حادسە نیە یەک ڕەوتە یەک ڕەوەندە شۆڕشی مەشروتیەت 7 ساڵ تووری کێشە کەم شۆڕش هەیە لە دنیادا کە چەندین ساڵ بەردەوام نەبوو بێ ئەوەی ئێمەش دەستمان داوەتێ و ئەوەی کە کۆمەڵانی خەڵک دەستیان پێ کردووە بە بڕوایم زۆر بە باشی دەستی پێ کردو زۆر وردەش خەریکە کەم و کوڕەکانی خۆی بەرتەرەف دەکات تەجربە بەدەستێنێ و دەیکاتە پایە بۆ پێشڕەوەیەکانی دوایی پرسیارێکی دیکە کە هەیە تایبەتی ترە ئەلبەتە مربوطە بە مەسئلەی ئەو فشارانەی کە کۆماری ئیسلامی هێناوێتی بۆ سەر ئێمە لە هەرێمی کوردستان کە پێشتر شارێک مختصرم پێکرد دەمەوێت ئەوە ئەرزی ڕەفەقان بکەم تا ئەو جگای من باسی خۆمان دەکەم و تەقریبەن کەم و زۆر دەتوانم بڵێم هێزەکانی کە شەروان بەڵام تا پێش شۆڕشی ژینا ئێمە دوو جۆر کارمان لە ناو ئۆردوگاکانی خۆماندا تێکەڵ کردبوو یعنی کاری فعالیتی فکری فەرهەنگی سیاسی پەروەردەکردن هەموو ئەوانە لەگەڵ ڕاگررتنی چێهرەی مسلح ڕاگررتنی چێهرەی مسلح و کارەکانی دیکە خزمەت گوزاری بۆ خانەوادەی بۆ خانەوادەکان خزمەت گوزاری بۆ پەنابەرانی سیاسی خزمەت گوزاری بۆ خەڵکی دەوروبەری هەتا کەمپەکانمان ئەوانە هەمووی مەجموعەیە کار بوون بە تێکەڵاوی لە یەک شوێن دەکرا و تەوان جمهوری ئیسلامی ڕەحمی بەو تێکەڵاوێژ نەکرد و تۆ بۆمباران و موشک باران و ئەشانەشی هەر کرد وەلی دەهر سوورەت هیچ نەبێ لە ڕووی ناسینی ماهیەتی دوژمنەوە ئێمە بەو نەتیجەگەیشین ئەو دوو جۆرە فعالیەتە دەبێت لێک تەفکیک بکەین تاوەکو ئەمان بەهانەیەکیان بەدەستەوە نەبێ هەرچەند لە
جنایەتکاری و دڵڕەخی ئەوان بەعید نییە کە ئەوانش ڕەچاو نەکەن وەلی دەر هەر حاڵ ئێمە بڕیارماندا ئەو بەهانەیە لەدەست ئەوان بستێنینەوە ئوردوگاکانمان بکەینە جێی فعالیتایەکی زۆر تەبیعی ئاسایی کە پەنابەران تێدا بحاوێنەوە پەنابەران تێدا ئاموزش ببینێن فعالیتایکی فەرهەنگی و ئەوانە لەوێ جەریانی هەبێ ئەم خەڵکە کە لەوێن احتیاجیان بە تەنیا احتیاجیان بە خواردن و خۆراک نییە احتیاجیان بە غەزای ڕۆحیش هەیە بە احتیاجیان بە جۆرێک جموجۆڵ و فعالیتی فەرهەنگیە کە ئەحساسی بەتاڵت نەکەن احتیاجی ماندوو نەبن ئەو نوع فعالیتانە کە ئینسانی لە هەموو جێیەک دنیا بە ئازادی و بەبێ ئەوەی کە خەڵک بچێتە ناو کەمپیش بۆی ڕەوایە خۆ دەبێت لەوێش ڕەوا بێت ئەوە ینی ئوردوگا بۆ معنایە ئێستا بۆ معنایە ئوردوگایکی مەدەنیە کە ئەو نوع فعالیتانی تێدا بەڕێوە دەچێت و پێم وایە کە حکوومەتی هەرێم و هەر دەسەڵاتێکی دیکە کە تعهوداتێکی قبول کردووە بەرامبەر بە پەنابەران دەبێت لەو بارەوە دیفاعیان لێ بکات پشتیوانیان بێ ئەڵبەتە ممکنە موعجزەیش پێ نەکرێ ئەو هەر موشکی خۆی باە و تۆ بارانی خۆی بکە ئەمانش دەبێت فکرێک بۆ ئەو حاڵەتش بکەنەوە و حاڵەتانی کە لەو نوعێ بخرا سەرپەناوی بخوان پێیاکەن پسە ناوی لە کاتی خەتەردا وەلی دەرهەر حاڵ پاراستنی ڕواڵەتی چەکداری ئێمە کە پێمان وایە لەو دەستکەوتێکی گەورەی بزوتنەوەی کوردستانەوە دەبێت بپارێزێ ئەعام لەوەی ئەو چەکە بەکاربێن یانەیەنی و لە ئێستادا بڕیارمان ئەوەیە کە ئەو چەکانە بەکار نهێنین لەبەر چی نەک لەبەرەوەی کە حکوومەتی هەرێم لەڕمان ڕازی بێ یا جمهوری ئیسلامی فشار دێنێ بەڵکە بۆ ئەوەی کە نامانەوێت کوردستان میلیتاریزە بێ لەوە زۆرتر نامانەوێت کوردستان سەدخی بات و مبارزە و جۆری مبارزەکەی دا ببڕێ لە باقی شوێنەکانی دیکە ئێران نامانەوێت ئەو جموجۆڵە مەدەنی جەماوەری تودەیە کە زەمینەی هەیە لەو ماوەدا ئیمتحانی زۆر باشی داوەتەوە ئەمانە بەهۆی دەخالەتی هێزی چەکدار لەبار بچێ ئەوە دەتوانین زۆر قسە بکەین لەسەرەوە کە چۆن ئەو سیاسەتە دروستە ئەم لەوەی کە فشارێک بێ یانە بێت دروست بووە لە ماوەی چەند ساڵەدا ئەوە سیاسەتی ئوسولی بوو تا ئەو لەحزێش کە لێرەی تادیداتی جمهوری ئیسلامی بەردەوامە دیارە حکوومەتی هەرێمی کوردستانی قسەی خۆی دەگەڵ ئێمە کردووە ئەمەش قسەی خۆمانمان کردووە دەگەڵیان و ئێستا چاوەڕێین بزانین بالاخره ئەوەزەکە بشوێ دەگا بەڵام ئێمە هەروەکو عەرزمکردن ئەو دوو ئەرسە لە چالاکی و فعالیەتمان لێک جیا کردوێتەوە و هەوڵمان داوە محیتێکی ئارامتر بۆ جەماوەری خەڵکەکەمان کە لە ئوردوگاکاندا ژیان و لە ئوردوگاکاندا ژین ئەوانە ئەمنیەتیان زۆرتر بێ لە پرسیارەکەدا ئەوەش هاتووە کە چارەنووسی بجووتنەوەی کوردستان چارەنووسی ئێوە چارەنووسی بەرچاوگرتنی ئەو فشارانە چی لێدێ بەڕێزان بڕوای من بە هیچ جۆرێک لە جۆرەکان چارەنووسی خەباتی ئێمە وەکو حزبی سیاسی و چارەنووسی خەباتی خەڵکی کوردستان وەکو جەریانێکی کۆمەڵایەتی بە هیچ جۆرێک لە جۆرەکان بەو فشارانەوە گرەی نەخواردووە ئەو فشارانە بەدەقاتیش لەوە زیاتر بێ بە دەلیلی بارودۆخێکی عینی کە لە گۆڕەدایەوە ئەو بۆتە مایەی ئەو جموجۆڵ و حرەکەت و شۆڕشە و لە کوردستانەوە بەرەو باقی شوێنەکانی ئێران پەرەیسەند و تەناقوزات و تەزادەکانی ناو دەرونی کۆماری ئیسلامی قوڵتر کردوێتەوە بە دەلیلی ئەوانە بەردەوام دەبێ ئەو فشارانە تەسیراتێکی لاوەچیان هەیە لەسەر کاریە پرسیارێکی دیکە کە ئاورە محەممەدی خاچی نردوێتی دیار بۆیان نردووە مەسلەی هاوکاری و هاوخەباتی حیزبەکانی ڕۆژهەڵاتی کوردستانە و لە چ بارودۆخێکدایەوە ئەوەی کە هەیە هەمووتان دەیبینن ینی دەیبیستن شتێکی زۆر زیاتر لەوە نییە ئەو هەموو کەسی دەڵێ ئەوە لە ئاستی پێویستدا نیە ئەوەش واقعیە بەڵام دیارە ئەوڵەن دیالۆگ و گفتوگۆ دەگەڵ هەموو لای بەردەوامە هەموو لایەکمان ئەو دیالۆگەمان دەست پێ کردەوە ئەخیرەن تەنانەت پێژاکیش کە جۆرێک بایکۆتی لەسەر بوو بۆ گفتوگۆ و دانوستان و گفتو ئەوەش تۆزێک خێور بووتەوە و فەزایەکی کراوەتر ئێستا دروست بووە بۆ ئەوەی کە هێزەکان سعی بکەن گفتوگۆ بکەن لەگەڵ یەکتر دیالۆگیان بێ و ڕێگایەک ببینەوە بۆ ئەوەی کە
زۆرترین هێز و توانا بە خەباتی جەماوەری لە کوردستان ببەخشن و کەمترین مەجال بە جمهوری ئیسلامی بدەن بۆی کە سوء-ئیستیفادەی لێ بکە. ئێمە خۆمان نەخشە عەمەلێک و پلاتفۆرمێکمان لەو بابەتەوە ئێلام کردووە، هەمووتان دیتانە زۆری لەسەر ناچن، بەڵام ئێمە لە 200 سەدها بەڕاست هەوڵین بۆ مەسەلە. سەدێکیان هەڵدەگەڕێتەوە بۆ ئەوەی کە ئێمە پێمان وایە هێزی چەپ لە کوردستان جەریانێکی کۆمەڵایەتی گەورەیە. ئەو جەریانە کۆمەڵایەتیە گەورەیە، بەڵام تا ڕادەیەک پرژوو بڵاوە و دەبێت ڕێگایەک ببیندرێتەوە بۆ ئەوەی کە ئەو هێزە چەپەش بتوانێت فۆرمۆل وەرەگا چارەی بەیەکەوە و نزیکبوونەوە و هاوکاری و هەماهەنگگیری خۆیدا ڕەچاو بکەن. ئەوەش ئێمە تا ئێستا 2 کۆنفرانسمان بەڕێوە بردووە، داوەتمان کردو لە زۆری لە کەسایەتەکان لە سیما ناسراوەکانی ئەو چەپەکە لە دەرەوەی وڵات کە دەتوانین و ئیمکانمان هەیە و دەستمان پێیان ڕادگاوانە کۆکەینەوە و نهایەتەن لەسەر ئەوە لە ئاخرین کۆنفرانسدا سەرۆساق بووینەوە کە ئێمە مەبنای وەحدەتەکەی مەبنای سیاسی وەحدەتەکەمان تعریف بکەین. یعنی بزانین بەسلا بە چ شێوەی دەتوانین ئەوە پێی دەڵێن گفتمانی چەپ لە کوردستان ئەو گفتمانە بەهێزکەین و هەموو ئەو هێزانەی کە بالقووە و بالفعل دەتوانن لە دەوری ئەو پلاتفۆرم کۆبوونەوە بانگەوازیان بکەین بۆ کۆبوونەوە لە دەوری ئەو پلاتفۆرمە. و لە ئاخرین کۆنفرانسدا کۆمیسیۆنێک هەڵبژێردراوە، نازانم 9 نەفەر یا 10 نەفەر یا 11 نەفەر لە وحدەدا کۆمیسیۆنێکی ئاوە گەورە کە 9 ئێمەشی تێدا بوو. ئەو کۆمیسیۆنە گەڵاڵەی خەریکە ئامادە دەکات، ڕەشنووسەکەی ئامادە بووە. ئەو گەڵاڵەیە پاشەوەی کە لەناو کۆمیسیۆنەکاندا ڕەد و بەدەڵ کراو لە نظرخۆیانە و پاراو بوو، اینجا دەیبینە ناو جەمعێکی وەسیعتر یا کۆنفرانسێکی لە نەوەی ئەوانی پێشوو وەسای دەکەین بیکەین بە مەبنای پێکێنانی جەبهەمانەندێک، بەرەیەک، چەترێک، هەرچی نێوی بنێ کە ئەو زەرفێتەی لە خۆی نیشان بدا، ئەو ئومێدەواری و دڵخۆشیە بدا بە خەڵکی کوردستان کە جارێ لە جیاتیەوەی هەر ڕۆژە شاهیدی جیابوونەوە و ئینشاعابێک بین، شاهیدی جۆرێک لە وەحدەت و نزیک بوونەوەین. ئەوە لایەنێکی کاری ئەمەیە. لایەنەکەی کەشی بەڕاستی ئەوەی کە مەربوطە بە هەموو حزبە سیاسەکانی کوردستان، من ناومێد نیم، بەڵام دەزانم کارێکی ئاسان نییە. هەر کام لەو حزبە سیاسیانەی کوردستان ئێستا بەخۆشمانەوە هەوڵ دەدەن متحدینی سەراسەری خۆیان ببینەوە، هەوڵ دەدەن دەگەڵ جناحێک لە جناحەکانی ئۆپۆزیسیۆنی ئێران ڕێککەون، لێک نزیک بنەوە و ئێتلاف دروستکەن. ئەوە زۆریش تەبیعیە ئەلبەتە، و زۆریش باشە، یعنی خۆی لە خۆیدا ئشکالی نەدەتوانین ڕەخنەما نەبێ، دەتوانین هەرچی ململانی فکری و سیاسیە بێ لە بینماندا، ئەوە زۆر تەبیعیە و دەبێ واش بێ، بەڵام ئەو باشە، یعنی لە جیاتی ئەوەی کە ئێمە لەگەڵ مەجموعەی سازمانی پەراکەندە ڕوبەڕووبین لەگەڵ مەجموعەی بلۆکی سیاسی تەرەف بین، یا مەجموعەی بلۆکی سیاسی ببن کە لە پێناوی یەک هەدەف کە ڕوخاندنی جمهوری ئیسلامیە بتوانن حتا فەسلی مشتەرەکەکانی خۆشیان احیانا بدۆزنەوە، وین دەرحاڵ هەر کامەیان بە شێوەیەکی قودرەتمەندتر زاهر بن، لە جیاتی ئیمکاناتیان و زەرفێتەکانیان پەرژوو بڵاو بێت لەسەر کۆ بێتەوە. ئەوە هەموو تەلاشەکەیە، ئەمەدەوارین کە هەمووی بە نەتایجێکی باش بگە، بەڵام ئەوەندە بزانن کە لەگەڵەوەدا هەمیشە ضروریە، بەڵام دەرەجەی پێشڕەفتکردنی، دەرەجەی بەرەو پێشچوونی گرێدراوە بە وەزەکە لە ناو وڵاتەیە. یعنی بە چه ئەندازە ئەو جنبشە ڕوو لە گەشە بێ، ئەرسایەکی جۆراجۆر لە فعالتی بۆ بکرێتەوە، چین و تۆژی تازەتر بێتە ناو مەیدانەکەەوە و جەماوەریتر بێتەوە، بە ئەو نیسبەتە ئەو جیرگرفتانش ئاسانتر بەرتەرف دەبێ، کێشە و اختلافاتەکانیش شەفافتر دەکەونە بەرچاو. پرسیارێکی دیکە ئەوەیە کە باشە لە پێناوی ئەو وەزعیەتەدا تەبلیغاتێکی فشردەی وشاری دەرانە جێگای خاڵیە. ئایا ئێوە پلان و بەرنامەیەکتان هەیە بۆ دامەزراندین دەستگای میدیایی بەهێز و سەردەمیانە؟ ئەگەر نیتانە بووە بەڵێ بە بڕای من زۆر ضروریە و هیچ هزار کتومانە کە ضروریە و نیشمانە ئێستا و دەبێ بمان بێ، بەڵام ئەگەر نیمانە بۆچی نیمانە؟ بەڕاستی لەبەر خاتری ئەوە نییە کە قسەمان نییە یا قسە نییە بۆکردن لەوە هامیدیایەکدا، لەبەر خاتری ئەوە نییە کە هەڵوێستی سیاسی و بۆچوون و بەرنامەی ڕوون و استراتێژی ڕوون نییە
کە لەوەها میدیایەکدا بخرێتە بەردەم کۆمەڵانی خەڵک. مشکلی ئەسلی هەتا مشکلی بتوان بڵێ ماڵیش نییە، ینی فەورەن مشکلی ماڵیش نییە، ینی مشکلی ماڵی و دارایی مشکلی دەرەجە دووەمە، لەبەرەوەی ئێستا ئیشەکە ئاسان بووتەوە بە بۆنەی ئەو تەحولاتێک کە میدیا پەیدای کردو. مشکلی ئەسلی ئەو ستافەیە، بۆیە من لێرە باسی دەکەم بۆ کە ئەو ئامەی خاچی کە زۆر پەیگیری ئەو مەسەلەیەوە هەموو هاوڕیانشکە کە خۆیان پێیان بە زەرورەتی وها میدیایەک بردووە بزانین کە مشکلی ئەمە ستافێکە، ستافێکی فەنی حرفەیی کە بتوانێت ئاستی باڵای تکنیک و ئاستی باڵای عەرزەکردنی بەحسەکان و قسەکان و ئەوانە نوێنەرایەتی بکە. یعنی ئەگەر هەر قەرار بێ تێکراری ئەوانە بێ کە ئێستا هەمانە تۆزێک باشتر، ئەو نیازە جواب ناداتەوە بۆ ئەوەی کە ئەو نیازە جواب دێنەوە احتیاجمان بە هەماهەنگی و هاوکاری. من هەر لێرەدا ئەوە ڕادەگەێنم بە هەر کەس کە ئەو توانایە لە خۆی یا شک دەبا کە زەرفیەتەکانی خۆی ئەوانە بەکاربێنێ بۆ شکڵپێدان بە ستافێکی بەهێزی بە تەجربەی لەو نەوعە کە هەر لە هەنگاوی ئەوڵدا ئێمە بەهێز زاهرکە، ئێمە لە سفرەوە دەست پێ نەکەین، بەڵکە تەجربەی کۆڵێک بنیادەم و ئینسانی لە هاتوو شارەزامان لە خۆماندا کۆکردبێتەوە و بەو نەوعە ئەو نیازە کە ئازیلیشە ئەو نیازە وەڵام بدەینەوە. پرسیارێکی دیکە سەبارەت بە کۆنفرانسی پارلەمانی ئەوروپا بوو. ئەم برادەرە یا هاوڕێیە پرسیوێتی کە کۆنفرانسی پارلەمانی ئەوروپا کاردانەوەی زۆر بوو، گرنگیە کۆنفرانسە لە چیدایە؟ بەڵێ بە بڕوامیش کۆنفرانسێکی ئیجابی بوو و دەستکەوتیشی زۆر بوو. چەند هۆکار هەیە بۆ ئەوەی کە بڵێم کۆنفرانسە گرنگ بوو. یەکێک ئەوە کە کۆمەڵێک پارلەمانتاری بەسلاح چەپ بەهاڵ چەپی ئەوەی کە ئەمە بە چەپیان ناوبەرین لە ناو پارلەمانی ئەوروپادا، سوسیال دموکراتن، سوسیالیستن، بەناوی چەپ خۆیان پێناسە دەکەن. کۆمەڵێک ئەوانە دەستیاندا بۆ دەست یەک و بە یارمەتی چەند موسسەیەکی دەرەوەی خۆشیان کوردی کۆنفرانسی ئەویان ڕێخستووە و خۆشیان چالاکان لە کۆنفرانسەکەدا بەشداریان کرد. یعنی چەند پانێلی تێدا بووە، هەر پانێلەی یەک ئەندامی پارلەمان تێدا ئیساری نەزەری کردەوە، باسی کردەوە بۆ چوونی خۆی بەیان کردو، بێجگەلەوەی کە بە شێوەی جۆراجۆر هەر ئەولیاندا کە ئیمکاناتی پارلەمانی ئەوروپا بنێنە اختیاری کۆنفرانسەکە بۆ ئەوەی کە کاردانەوەی زۆری بێت. ئەوە یەک. دووهام، لەو ئەو کۆنفرانسە هەوڵی دا بۆ ئەوەی کە تا ئەو جگای کە بە دەرەوەی وڵات و ئیمکاناتی ئۆپۆزیسیۆن لە دەرەوەی وڵات مەربوط بێ، نوێنەرایەتێکی بەشی بەسلا پێشڕە و متەرەقی و سکۆلار و ڕادیکاڵی کۆمەلگای ئێران بکات. یعنی لە هەموو تەیفەکانی تا ئەندازەیەک تێدا بوو. فعالی کارگەری تێدا بوو کە خۆی دەستی لە ناو بزوتنەوەی کرێکاریدا بوو، توانی بووە سا لەوێ حضوری بێ. فعالی جنبشی ژنانی تێدا بوو، فعالی بزوتنەوەی بلوچستانی تێدا بوو، فعالی بزوتنەوەی خەڵکی عەرەبی تێدا بوو، فعالی تورک زمانی تێدا بوو و ئەوانە ینی جۆرێک لە جامعیەتی لە خۆیدا کۆ کردبووەوە کە دەتوانم بڵم هەوڵیان دەدا ئەو وتەبێژانە و چۆن ڕووگویانەی کە بە ناوی ژێن، بە ناوی نەتەوەکان، بە ناوی هەر بەشەی لە کۆمەلگای ئێران لەوێ قسە دەکەن، تا ئەو جگای کە لە تواناندا هەیە و تا ئەو جگای کە زەرفێتەکان بڕدەکان نوێنەرایەتی ئەو خەباتە بکەن کە لە ناوە لە گۆڕەدایەوە قسەکانیان پشدەستور بێ بە شرایەتی کۆمەڵایەتی ناوەوەی وڵات. تاوجێ بە کوردستان مەربوتە شتێکی بەنظرم تازەی تێدا بوو، ئەویش ئەوە بوو کە دوو حەزب کە پەیوەندیان نەبوو بەیەکەوە ئامادە بوون کە لە پانێلێکدا زاهر بن، لە پانێلێکدا ڕوو بە خەڵک بەرامبەر بە مێدیا جوای پرسیارەکان بدەنەوە، ئبهاماتێک ئەگەر هەیەە بەرتەرەفیکەن و ئەوە سەهۆڵبەندانێکی لە بێن برد کە توانەوەی ئەو سەهۆڵبەندانە کۆمەک دەکات بۆ ئەوەی کە ئێمە لە جنبشی کوردستاندا دەگەڵ تەناقوزاتی کەمتر ڕوبەڕوو بین، ڕێگای سەرکەوتن ئاسانتر کەینەوە، کەم تەلەفاتری کەین و هەموو ئەو کێشە و گرفتارانەی کە
بالقوة توانن لە ڕێدابن ئێمە لە پێشدا چارەمان بۆ کردێتەوە ئەو کۆنفرانسە دەرگایکی بۆەوە کردەوە نامۆیەکی ڕەواندەوە و ئەوە خۆی لە خۆیدا شتێکی باش بوو من پێم وایە کە ئەگەر مەجال بێ دەبێت لەو فرسەتانە زۆرتر استفادە بکەین و جامعەتی زۆرترشی پێ بدەین هەر لە رابطە دەگەڵ ئەو کۆنفرانسەدا ئەو هاوڕێمان پرسیارێکی کردووە دەڵێ لێرەدا تۆ باسی دموکراسیت کردووە لە کۆنفرانسە لە قسەکانتدا و بۆ بازە کەسێک ممکنە ئبهامێکی دروست کردێ یا لێکتێنەگەیشتنێک ئەگەر ممکنە لەو فرسەتەدا وەڵام بدەیەوە من لەو کۆنفرانسەدا فرسەتی زۆر کەم بوو ئەلبەتە عنوانی پانێلەکەی ئێمە هەر دموکراسی بوو عنوانی پانێلەکە دموکراسی و بەرپرسیارەتیەکانی بەرامبەر بە بارودۆخی ئێستا ئێرە ئەوە بوو عنوانی پانێلەکە و لەوێ فرسەتێکی زۆر کەمم بوو لەگەڵدا هەموو مەسالێکەدا باسکراوە من تەنیا 15 دقیقە وەختم بوو کا قسەی لەسەر بکەم بۆیە حتمما هەموو لایەنەکانی باز نەکراوە بەڵام من ئێستا شەرزانم فرسەتم کەمە ئێستا چەند نوکتەیەک دەڵێم دموکراسی بە مەفهومێکی مثبت کە هەمووان باسی دەکەن هەر تەسەوورێکیان هەیە بالاخره هەموو کەس مەفهومێکی مثبتی لە ڕساو دەکەن حتا مثلا بعضی هێزی چەپ و کۆمۆنیستن کە سۆسیالیزمی دەڵێن سۆسیالیزمەکەمان دموکراتیکە یانی دموکراسی لە سۆسیالیزمدا بە لوتکەی خۆی دەکات لێکی جیا ناکەنەوە دەرەناڵ مەخسوودمەوەی کە لێرە بنا بە مەفهومێکی مثبت جا من ئەو مەفهومە مثبەتەن بمە بناگرت و هەوڵمدا بڵێم تەناقوزاتی ناو ئەو مەفهومە مثبەتەی کە لە دموکراسی هەیە تەناقوزاتەکەی چێ و ئەوە تەوزیح بدەم یەکیان مەسئلەی ڕەئی ئینسانە وتم ئەوەی کە ئێستا دێڵم ئەوەی کە ئینسانەکان حەقی ڕەیان بەدەستێناوە و لە پرۆسەی گەشەکردنی نظام بەشەریەت و نظامی سەرمایه‌داریدا ئەوە دەستکەوتێکە بێگومان یانی بێگومان دەستکەوتێک بۆ لە ئەوڵەوە حەقی ڕێ هەر ئەوانە بۆ کەسانی مالکیەت بەرن نیشانی بدەن و کارتی ئلکترال و کارتی انتخابات وەرگرن تا 2000 تا ماوەی دواتر هەتا ژنان حەقی ڕێیان نەبووە لە سویسێک تا لە هەی 70 ژنان حەقی ڕێیان بەدەستێناوە و بالاخره ئەوە دەستکەوتێکە بەڵێ ئەوەی ئینسان بەڵام دەبێ بزانین ئەگەر ئەوە دەستکەوتێکە بەڵام بزانی کە ئێستا ئایا ئەگەر ئەو وەختە یعنی 100 ساڵەوە پێش 50 ساڵەوە پێش دەستکەوتێکی بەشەریەت بووە ئایا بەشەریەت لەو 50 ساڵەدا ئەوەندە تەوقعاتی نەچۆتە سەرێ ئەوەندە ڕشتی نەکردووە کە هەوێ علامەتی پرسیارێک بخاتە سەر ئەو دەستکەوتی ئەو وەختەوە هەوڵ بدا بوو ئەوەی کە هەنگاوی بیباتە بەرەوەتر بەسلاح مەحدودیەتەکانی باس بکە بەڵێ من هەوڵمدا ئەوە بڵێم بۆ ئەمڕۆ یەک ئینسان یەک ڕێی واقعی نییە یعنی ئەلێ وتم کە وەزنی ئینسانەکان بە ئەندازەی سەروەتیان و قودرەتیانە تۆ تەمەشاکە مەسەلەن من نە سەروەتم هەیە بچم مەدرسەی پێ دروستکەم نە سەروەتم هەیە مزگەوتی پێ دروستکەم نە سەروەتم هەیە بچم نازانم شولە زەردی پێ تەوزیع بکەم لە فڵان نە ئیمکانم هەیە ئەگە فەقیرێک هاتە بەر دەرگای ماڵەکەم بە هەناساردی نەڕاتەوە دەرێ و شتێکی پێ بدەم نەتوانای ئەوم هەیە مەسەلەن داماوێکی کە استخدام ناوێ پارتی بازی بۆ بکەم و بینێمە جێگایەک من کەسێکم کە بەیانیان هەڵدەستم سعات 6 بەیانی تا دەگەمە سەرکار دەکاتە 7 تا 6 ئێوارە کار دەکەم 9 ساعت 8 ساعت دوای دەگەڕێمەوە بەدەم نانەکەەوە خەوم لێ دەکەوێت کەی فرسەتی ئەوم هەیە کە حتا تەمرینی دەنگم بکەم دەنگم خۆش بێت بۆی دەنگخۆشی مەشهور بم کەوایە ڕقابەتی من دەگەڵ ڕقابەتی کەسێک کە تازە بڵێنەوە پیاوی چاک ئینسانی باشیشە کە ئەو مزگەوت دروست دەکا نازانم مەدرسە دروست دەکا و خێر و خێرات دەکا و باشی ئەو دنیاش دەکرێت و باشی ئێرەش دەکرێت ئەوەم دەگەڵ ئەوە ڕقابەتم پێ ناکرێت ئایا ڕەنگی ڕێی من و ئەو ئەوە هەلوەکو یەک وایە ئەوانەی کە قودرەتیان هەیە ئەوانەی کە دەسەڵاتیان هەیە ئەوانەی ئیمکانی ئەویان هەیە کە سەعادەکان پەروەرش بدەن بخوێنن مدارەتی عالی پەیدا بکەن ئەوانە زۆربەی هەرە زۆریان لە کەسانێکی کە دەستیان بەدەمیان ڕادەکە وەزیان باشترە پس ڕێی ئەوانە ئەگەر دەمانەوێت پەسکەوایە ئەگەر دەمانەوێت هەر یەک ئینسان یەک ڕێی بێ
ئەگەر وایە دەبێت سایکن ئەو تەناقوزە لەبێ بەریوە بۆیە دەڵین بەبێ دادپەروەری کۆمەڵایەتی بەبێ دادپەروەری ئابووری بەبێ عەداڵەتی اقتصادی بەبێ ئەوەی کە تەناقوزاتە لەبێیم بچێ و هەتا دێکەمتر بێتەوە بەبێ ئەوە دموکراسی پێدا نابێت ئەگەر لە سوئێد لە وڵاتیشی وەکو سوئێد ئەو دموکراسیە بۆنێکی لە پێشکەوتن پێوە دیارە ئەوە دلیلەکەی ئەوەیە کە تا ئەندازەی توانیوانە تعدیلی سەروەت بدەن یا هیچ نەبێ ئەو کەسانەی کە لە قاری کۆمەلگادان وەکو ئەو کەسانین لە لیبی یا لەزان لە سۆمالی یا لە ئێران یا لە بەنگڵادش ئەوجار دەڵێن زۆر باشە ئەوە زۆربەی دیکتاتۆرەکان سەرکردویەرەکان بە دەنجی خەڵکاتون سەرکار دەوە ئیسپات دەکات کە ئەو قەزیە دروستەوەی من دێڵم ئەوە نیشان دەدا کەسێک کە سەروەتی هەبێ یا ئیمکاناتی هەبێ یا قدرەتی کەلامێ بە بتوانە خەڵک فریو بدا یعنی فریوکاران دەتوانن دەماوە ڕازیکەن کە بڵێن فاشیزمی ئاڵمان نزات دەدا لە نازانم لە چی حکوومەتی ئیسلامی ڕێگای نەزاتە و هەموو کەسانی دیکە کەوایە ئەو کەسانەی کە قدرەت و دەسەڵاتیان هەیە ئەوانە پێمان مەڵێن ئەوانە دەنگیان هەر بەقەدەر دەنگی ئەوانی دیکە یەکسانە پاشان تا ئەو جگای کە بەڕاستی بە بۆچوونی مارکس و بە سۆسیالیزمی مارکسیش مەربوط بێ من پێم وایە کە ڕێک ئەو شتێک کە مارکس سوێتی و هەر کەس ئەوە ئینکار بکە وەکوی ڕۆژێ ئینکار کرد بێ وەکوی ڕۆژێ ئینکار کرد بێ کە ڕێی بنیادەمەکان چۆنە ئەمە کتومە دموکراسی کولیەتێکە باشە ئێوە بە من بڵێن فەرزکەن بڵێن مافی دیاریکردنی چارەنووس مافی دیاریکردنی چارەنووس یعنی بەدەنجی ئازادانەی خەڵک تەکلیفی جیابوونەوە یا وحدەتی وڵاتێک معلوم بێ خۆ باشە ئەگەر لەولاوە فشار بەسەرەوە بێ بڵێن برسی دەبی بڵێن حملەت پێ دەکەن بڵێن ئەنواعی ترس و خۆف بنەنە دڵمانەوە ئەو ڕێیەی کە من دەیدەم ڕێی واقعیە ڕێی واقعی نییە پسکەوەیە حتا ئەو مافی دیاریکی چارەنووسەش ئەگەر شرایطێکی واقعی بۆ دامین نەبێ ئەو ڕێیەی کە دەدرێ وەکو ئەو ڕێیە نییە کە خەڵکی فەرانسەی زمانی کانادا دەیدەن یا فەرق خەڵکی ئسکاتلەند دەیدان لە بۆ مەسەلەی جیابوونەوە یا جیانەبوونەوە ئەو ڕێیە کە لە ئێران دەدرێ وەختێک واقعیە بۆ جیابوونەوە یا جیانەبوونەوە کە هەموو ئەو ترس و خۆفە ڕەوا بڕەبێتەوە دێ ئەو ترس و خۆفە ناتوانانی بڕەوێنەوە مەگەەوە هێزت بێ کەوایە ناتوانانی تۆ تەرەفداری مافی دیاریکردنی چارەنووس بی بەڵام تەرەفداری بەرابەری ژن و پیاو نەبی بڵێ جارێ ئەوە وەختینەوە بۆ دوای خودمختاری ناتوانین تەرەفداری خەڵکی کرێکار و زەحمەت چێژ نەبی چونکە ئەگەر تەرەفداری ئەوانە نەبووی هێزت نییە کە هێزت نەبوو ئەتماد بەنەفست نیە کە هێزت نەبوو ناتوانانی ئێرادەی خۆت بەسەر دژمندا پسە پێێنی و ترسەکان بڕێوێنیەوە بڕ ئەوانە کولیەتێکن بە یەکتر مەربوتن لە ڕووی فەلسەفیەوە دەڵێ هەروایە لە ڕووی شناختێکی عینیەوە دەڵێ ئەوە بەرداشتێکی سادەیە ئەمە خۆ ناتوم تیئۆریەکی تازە لە مۆری دموکراسیا بدەم ئەمە هاتووم حەقیقەتێکی سازە کە بەعزە ڕەوشن فکرێک بەداخەوە ڕەوشن فکر لێ حاڵی نابن و ئینکاری دەکەن بۆ ئەوانە تەوزیحی بدەم بۆ خەڵکی عادیش بڵێم ئەگەر دڵتان بە دموکراسی خۆشە دەبێت ئاوای تعقیب بکەن دەبێت ئەو مەسیلەیەکە پێدا بڕۆن تا نهایەتەن بگەن بەوەی کە دموکراسی بەلووتکەی خۆی بگات و مەسەلەن کۆمەلگایەکی سۆسیالیستی بنیاد بنێ هاوڕێیان ئاخرین پرسیار لە وەختدا پرسیار نییە دەڵێت داواکاری ئەوە لە خەڵکی کوردستان بەگشتی و چالاکانی سیاسی و مەدەنی و فەرهەنگی لە دەرەوە لە ناوەوەی وڵات من بەڕاستی یەک داواکاریم هەیە ئەویش گشتیە ئەویش کۆڵ مەدەن وەختی ئەوەیە کە هەموو ئێنەرژی و تواناکانمان بخەینە کار بە دەزانم لە دەرەوەی وڵات ئۆپۆزیسیۆنی ڕاست بەو سیاستانەی کە گرتێ بەش تەفرەقەیەکی خستە ناو جەماوەری ڕاپەڕیوی دەرەوەی وڵات و ئەو جەماوەری کە هێز و توانای دەبەخشی بە خەواتی ناوەوە ئێمە سعی بکەین بەسەر ئەو کەند و کۆسپە زاڵ بین ئێمە هەر نەکەوینە گلەی و بناشتەوەی کە ئەوان وایان کرد ئەوان هەرچیان کرد خونسای کەینەوە تێپەڕی کەین و هەوڵ بدەین ئەو یەکگرتووی و وحدەتەی کە ئیمکانمان پێدەدا سەر دڵخۆشیێک بۆ جەماوەری ناوەش لە دەرەوەی وڵات پێک بێنین ئەوە ئیدامە بدەین ئاکسیۆنەکانمان یارمەتیداکان هەر کارێکی کە پێشتر دەمان کرد
دووبارە بە تەوژمێکی زۆرترەوە بیبژێنەوە ناومێت نەبین چووکە ئەوەش هاندان نیە فقط ئەوە بەدەلایلش عینی کە باسم کرد شۆڕشێک لەوێ لە کایەدایەوە و شۆڕشە احتیاجی بە پشتیوانی احتیاجی بە پشتیوانی جەماوەرە احتیاجی بە پشتیوانی لایەنە متەڕەقی و پێشکەوتن خوازەکانی دنیاە احتیاجیان بە پشتیوانی ئەفکاری عمومی دنیا لە کۆڵ نەدەین لە مۆردی ناوە وڵات ئینسافەن کاری خۆیان دەکەن ئەوە دەبینین کە ڕوو دەڕووی دژمن چاو لە چاوی دژمن بەبێت ترس لە هیچ نوع مەحدودیت و فشارێک لە حەڵدا هەموو قوربانیان داوە هێشتا ئەو جەسارەتە لە خۆیان نیشان دەدەن ئێمە فقط بڵێن دەستان خۆش بێت. زۆر سپاس بۆ گوێدانتان من قسەکانم لێرە تەواو بوو. بەڵێ بینرانی عەزیزەوەی کە پێشکەشتان کرا بەشی یەکەمی کاری هاوبەشی رادیۆ دیالۆگ و ڕاوێژ بوو کە کۆمەڵێک پرسیار لە هاوڕێ ئیبراهیم عەلیزادە پرسیار بوو و ئێمە بەشی یەکەمیمان پێشکەشکردن. هیوادارم کە جێگەی ڕەزامەندی ئێوەی خۆشەویستیش بوێت و کەڵکی پێویستیشتان لێوەرگرت بێت. کاتێکی خۆش بۆ هەموو لایەک.